باز لە کاریگەری سۆشیال میدیا و تەکنۆلۆژیاکەن بە شێوازێکی گشتی لەسەر پەردبوونی خێزان. با بزانین ئاخۆ تەکنۆلۆژیا بەگشتی بۆتە هۆکارێکی سەرەکی بۆی کە ببێتەوە کارێک بۆ پەردبوونی خێزانەکان یاخودنا. ئەم بابەتە گفتوگۆکین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئارام تۆفیق کە بەڕێزیان مامۆستای زانکۆ کۆمەڵناسی ئێستا بە خۆشحاڵی لە ستۆدیۆ لامان ئامادەیە. دکتۆر سڵاو لێ بێ بەیانی باش بێت. بەخێر بێت دکتۆر. سڵاویتان باش، بەیانی بینەرەکانتان باش. زۆر سپاس بۆ تۆ. دکتۆر وەکو دەستپێک بالەوە دەست پێ بکەین با بزانین ئاخۆ تەکنۆلۆژیا بە شێوازێکی گشتی بۆتەوە کارێک بۆ پەردبوونی خێزانەکان لە ئێستایە؟ طبعا ئەوە دوو ئاسەبێ باسکەیە کە بیان تەکنۆلۆژیا چه جۆرە تەکنۆلۆژیایەک تەکنۆلۆژیای طبعا بەسێ پەیوەندیکردنە بە مۆبایل و بە سۆشیال میدیا بەوانە ئەگرێتەوە لەگەڵ چ جۆرە خێزانێک خێزانی کوردی لە چ کاتێکە ئەوە واکات ئەگەر کاریگەری هەبێ لەسەر پەردبوونی یا شیرازەکردنی یا بەهێزکردنی لەم کاتەیە پێویستە کار دووشی باسکرێت. ئەوەی ڕەبتی بە تەکنۆلۆژیاوە هەیە. تەکنۆلۆژیای پەیوەندیکردن بە تایبەتی ئەوەی کە پێوترێت سۆشیال میدیا تۆڕە کۆمەڵایەتەکان جۆرێکی جیاوازن لە تەکنۆلۆژیا پێشووتر لە ژیانی مرۆڤ لەم جۆرە تەکنۆلۆژیا نەبووە کە تەکنۆلۆژیایەکی زیرەک و بیرکەرەوە بێت و ڕۆژانە زۆر لەگەڵمانە بێت کاتێکی زۆر کاتی پێوەبەرین و مەساحەیەکی زۆریشە بێ بۆ ئەوی بتوانین ئێمە کاریگەری دروستکەینتیایە لەبەرەوە زۆر کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان دروستەکە لە ناوی پەیوەندی خێزانیەکان. سۆشیال میدیا خۆی مەفروزایە وا دروست کراوە کە پەیوەندی کۆمەڵاتەکان بەهێز کات پەیوەندی بچراوەکان دروست کاتەوە ئەو کەسانەی کە تۆ فیزیکیان هەنی جستەیە ناتوانین ڕۆژانە بیان بینیت لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئاگاد لیان بێ پەیوەندیان لەگەڵات دروستکە. بەڵام مشکلەیەکی سۆشیال میدیا لەوەیە کە قاڵب دروستەکە جۆرێک لە پەیوەندی دروستەکە کە و پەیوەندیە هەنێک جار مرۆڤ نامۆ ئەکات جاگە لە دەروی خێزان بیاخۆ لە ناو خێزانەکەی خۆیان بێت. چۆن بۆ نمونە لە مێژووی مرۆڤایەتیا ڕووی ناوە ئینسانێک لە بەرچاوی 5,000 کەسە ڕسمێکی خۆی دابنێ یا خواردن بخوات و اونجا 5,000 کەس قسە لەسەر کۆمنت لەسەر شێوازی نان خواردن و جلوبەرگەکەی بکەن بەسەر شتی وانە بۆ لە ئینی مرۆڤایەتی بەس ئێستامە هەیە لەبەرەوە تۆ بەردەوام چاوەڕێیەکەی کە وێنەیەک پیشانبەی کە وێنێکی ناڕاستەقینەیە وێنەیەکی خۆت وێنێکە کە ئێستا قوبوڵ کراوە بۆ خەڵک لەبەرەوە چی باوە لە ئێستاە لە سۆشیال میدیایە خەڵک لە ترسی ئەو عیبە کۆمەڵایەتی کە ئەکرێت سۆشیال میدیا خەڵک دژی بۆستنەوە ئەو وێنایە پیشانەیە کە ئێستا هەیە جا بۆ خێزانش بە هەمان شێوە کۆمەلگای ئێمە ئێستا لە دۆخێکایە کە دۆخێکی تێپەڕە واتە لە کۆمەلگایەکی تەقلیدیەوە خەریکە گۆڕین بۆ کۆمەلگایەکی تر واتە پێوەرەکانمان گۆڕاوە ئەو پێوەرانەی کە پێشووتر هەمان بوو بۆ خێزانی بەختەوەر بۆ خێزانێکی تەندروست بۆ خێزانێکی باش بۆ خێزانێکی سەرکەوتوو خەریکە گۆڕانکاری تیا ڕۆیات یەکێ لەو ئەمرازانەی کە گۆڕانکاری تیا دروستەکە بریتە لە سۆشیال میدیا لەبەرەوەی ئێمە بەردەوام سۆشیال میدیا بەکارێنین هەموو ئەندامەکانی خێزانەکانمان بەکارێنن و ئەمەش لە نێوان گروپێکی ئەوەی کە دایک و باوکن ناوێنبرەی دایک و باو لەگەڵ گروپی مناڵە جیاوازە شێوازی بەکارهێنانی سۆشیال میدیا. باشە دکتۆر ئەکرێت بڵین ئێستا ئێمە هەمومان نەچوارچەوە یەک ماڵین بەڵام یەک نابینین ئەندامانی خێزانەکە هەمویان بەیەکەوە بەڵام ڕەنگە بە هەفتە هەبێت دوو لە ئەندامانی خێزانەکە نان خواردنەکەش خۆیان نەکاتەوە کە ئەوسا کۆبوونەوەی خێزان هەبووە بۆ سیرکردنی تەلەڤیزیۆن بێ بۆ نان خواردن بێ بەڵام ئێستا هیچی ئەو شتانە نەماوە هەر یەکە لە ژووری خۆی بە مۆبایلی خۆی و خەریکە. طبعا ئەو قسەی ڕاستە بۆ لەبەرەوەی کە سۆشیال میدیا تەنها بریتی نییە لە ئەمرازێک بۆ پەیوەندیکردن بەڵکو وەکوتر بە ئینگلیزی پێوتە کۆمیونیکیشن ئەن ئینفۆرمیشن ینی بۆ پەیوەندیکردنە لەگەڵ بۆ وەرگرتنی زانیاری واتە کەناڵێکی ترە بۆ وەرگرتنی زانیاری یاخو کەناڵێکی ترە بۆ پێگەیاندن وەکو باسم کرد کۆمەڵگای ئێمە خێزانەکەمان لە دۆخێکی تێپەڕان واتە پێشووتر خێزان تەنها سەرچاوی وەرگرتنی زانیاری و بۆ مناڵ هەتا مناڵە چوە قوتابخانە لە قوتابخانەش دیاریکراو بوو کاتی مناڵ دیاریکراو بوو بە زۆری لە خێزانەکە بوو خێزان زیاتر هەوڵی پاراستنی جەستەیی مناڵیەیە مناڵ لە چوارچێوەی خێزانەکە بمێنێتەوە ئەندامەکانی خێزان لە چواردەوری خێزانە بمێنێتەوە نانخواردنیان بەیەکەوە بێت چوزانم بەیەکەوە دابنیشن بەیەکەوە سەیران بکەن لەبەرەوە معریفەکەش کە وەرە گیرا پرۆسی بە کۆمەڵایەتی بوونەکە لە ڕێگەی خێزانەوە کرا بەڵام خێزان گۆڕانکاری بەسەر هاتووە ئێستا ئەو دایک و باوک ئەو کاتیان نییە کە پێشووتر هەیان بوو ئەو وەختیان نییە کە ئاگای لە مناڵەکان بێت ئێستا لەبەرەوە کەناڵێکی تر زیاد بووە بۆ وەرگرتنی زانیاری و معریفە کە بریتە لە سۆشیال میدیا و ئاسانترە خێراترە لەبەرەوە زۆر جار منداڵ
ئەو پرسیارانی کە ئەکرێ لە دایک و باوکی بکە لە سوۆشال میدیایەکە لە سوۆشال میدیا دەسێکەوێت ئەو پرسیارانی هەیەی سەبارەت بە جەستەی خۆی لە سوۆشال میدیاوە دەسێکەوێت ئەو نوکتانی کە ناوێت ڕووی نایە لە دایک و باوکی بیکات لە ڕێگەی کەسێکی ناناسراوە لە سوۆشال میدیایەکە لە بەرەو سوۆشال میدیا دێت ئەبێ بە کەناڵێکی تر ئەگەر نەڵم کەناڵێکی سەرێکی ئەبێ یەکێتی لە کەناڵەکانی وەرگرتنی معریفە بۆ مناڵ کەواتە بی ئاگایی دروست بووە پەروەردەی مناڵەکان لەدەست دایک و باوکە نەماوە سوۆشال میدیا پەروەردەیەکات ناڵین لە دەستیان نەماوە بەڵام ئەڵین کەناڵێکی تر زیاد بووە کەناڵەکە زیاتر تۆر بڵین لە دەستیانە نەماوە لە دایک و باوک هەیە کە ئەمە نمونەیە ڤیدیۆ کراوە لەسەرەوە کە دایکەکە ڕووی لەلایەکە لە شوێنی نووسنەکە مناڵەکە لە ناوەڕاستە دایکەکە ڕووی لەلایەکە خەریکی مۆبایلە باوکە ڕووی لەلایەکە خەریکی مۆبایلە مناڵەکە نازانێت چی بکات قسە لەگەڵ چی بکات چه چیرۆکی بخوێنێتەوە دڵنیایی بەڵام ئیشی دایک و باوک کەم نەبووتەوە بەڵام ئیشی دایک و باوک هەر هەیە بەڵام پرۆسەی پەروەردەکردنەکە کەناڵێکی بۆ زیاد بووە کە کەناڵەکە بەهێزترە ئاین بەهێزترە لەوەی کە پێشووتر ئەگەر بۆ نمونە منداڵێک پرسیارێکی بۆیە سەبارەت بە جەستەی خۆی باتە لە باوکی پرسیار باوکی تەنها سەرچاوەیەک بوو ئێستا سەرچاوەکەی تر زیاد بووە اینجا ئەم سەرچاوە فلتەر ناکرێت خۆی کێشەکە لەوایە ئەوەی کە جەنابەت باسیەکەوەی کە فلتەر ناکرێت یعنی تۆ منداڵەکەت ئەگەر قسەیەکی خراپ بکات زۆر لێی تووڕە ئەبی دەڵێ نابێ ئەو قسەیە بکە بەڵام کە ئەینێتە ژوورەکەی خۆت ئایپادەکەیە کاتەوە هیچ فلتەرێک نییە بۆی گوێی لە قسەی خراپ نەبێ فێری قسەی خراپ نەبێت فێری کللتورێکی تر نەبێت لەبەرەوە بە ئاسانی کللتورەکانی تر وەرەگرێت کێشە گەورەکە لێرایە باشە لە ڕابردووە ڕەنگە ئەوەی کە ئێستا هەیە لە ڕابردووان نەمان بوو بێت زۆری نەمان بۆ شێوازە بوو بێتین ئێستا هەر مناڵە و لە ژووری تایبەتی خۆی بوون و ژووری تایبەتی خۆی هەیە لەوێ ئەخێ بەڵام لە ڕابردووە ڕەنگە خێزانێکی زۆریش بوو بێتین و هەمومان بەیەکەوە لە یەک ژوورا خەوتبێتین و تەنانەت گوێمان لە هەناسە یەکتری بوو ئەو کاتە تاموچێژی ژیان بە شێوازێکی تر بوو تەنانەت هەمومان بوون باوکمان کە لە دەرەوە گەڕایەوە گەر کیسەیەکی پێ بووە مناڵەکان بەرەو پیری بوون ئەو باوکە ڕۆیشتن بە خێراتنەوەیکی گەرموگوڕی ئەو باوکە ئەکرا بەڵام ئێستا هەموو ئەم بابەتانە ڕێک پێچەوانە بۆ تۆ گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەتوانین بڵین ئەمە هەمووی تەکنەلۆژیا و سوۆشیال میدیا ئەم بابەتانە ڕۆڵی هەبووە لەم نێوەندایە یاخود لەگەڵ گۆڕانکاری لەگەڵ گۆڕینی سەردەم و گۆڕانکاریەکانە ئەم بابەتانەش ئاساییە خۆی ئاسایی ینی لەگەڵ یا مەجبوری قسەکەوەیە مەجبورین بۆ لەبەرەوەی بۆ منە سوۆشیال میدیا بەشێکە لە تەکنۆلۆژیا بەشێکە لە دەرخستەی جیهانگیری جیهانگیری ئەنی ئەولەمە حتمێتێکە کە ڕوایەت اینجا هەنێک لە تەسەورات هەیە کە پێی وایە ئەم حتمێتێکە هەیە جیهانگیری هەیە تەطبیقکردنی یاسایەکی گەردوونیە بەسەر یاسایەکی لۆکاڵیە واتە یونیڤەرسال بەسەر بە بۆ من ئەوەی کە لە کەنەدا و ئەمریکا مناڵێکیکە کە دێتە ناو کوردستانە بۆ من لۆکاڵی دێت کەلتوری ئێمە تێکەیە تەسەورێکی پێی وایە کە ئەمە شتێکی خراپە تەسەورێکی وایە بە پێچەوانەوە سەیرەکە دەڵێ باشە لەبەرەوەی کە مافی مرۆڤ کە بەشێکە لە مۆزوعی بە جیهانگیری ئەگەر بۆ مناڵێک لە کەنەدا ڕاست بێ بۆ مناڵێکی لە کوردستان ڕاست بێ ئەگەر ژن و مێردێک لە بەریتانیا پەیوەندیەکانیان پەیوەندیەکی هاوسەنگ بێت ژن مافی قسەکردنی هەبێ بێ لە کوردستانیش عینیشت هەبێت بۆ نمونە ئەم تەسەورەش هەیە تەسەورێکی تریش هەیە کە لە نێوان هەردووکیانە سەیرەکات دەڵێت تۆ ئەبێت جیهانگیری ئینکلودین سوۆشیال میدیاکتایە بووە تەطبیقی لە وڵاتێکی خۆتا کە جێگەی بێتەوە زۆر دەستکاری کللتورەکەت نەکە بەڵام بەداخەوە وەکوتم ئێمە کۆمەلگایەکی تێپەڕە ینی بەرەو تێپەڕبوونە ڕۆین بۆ پێوەرەکانمان گۆڕاوە لەبەرەوە کاریگەری سوۆشیال میدیا زۆر ئەبینیتیایە بۆ نمونە مناڵەکانی ئێمە ئەوەندەی ئاگیان لە گۆرانی بێژی بەریتانی و کەنەدی ئەوە حەسەن زیرەک ناناسن بۆ نمونە ئەوەندەی کە ئەزانن نیویۆرک چ گەڕێکێکی هەیە و بۆ نمونە لە کەنەدا چ گەڕێکێک هەیە ئاگیان لە شار باشێر نییە نازانن لە پێنجێن چ لادیەک هەیە واتە منداڵەکە بە فیزیکی لێرەیە بەڵام بە معریفە ینی بە میل لە وڵاتێکی لە شوێنێکی تر گەورە بێت واتە ئەو مناڵێک لە سلێمانیا گەورە بێت نزیکی زیاتر لە مناڵێک لە کەنەدا وەک بۆی لە مناڵێک لە دەروی شار گەورە بێت ئەمە یەکێکە لەوەی کە گەورە ئەبیت تووشی نامەبوو نەبیت لەبەرەوە کێشەی ئەوەی کە جەنابە باست کرد کە ینی پەیوەندی یەکی دوولایەنە لە نێوان منداڵ و دایک و باوکان نییە بۆ لەبەرەوەی دایک و باوکەکان لە شوێنێکا وەستاون ینی جۆرێک لە ژیانکردنیان کردووە لەو شوێنە پێیان وایە قاڵبە بۆ ژیانکردن ڕاستە لەبەرەوە وەستاون چاوەڕێ ناکەن بڕۆن بۆ ئاستی مناڵەکانیان ئەبێ مناڵەکانیان بگەڕێنەوە گوێ لە کللتوری کوردی بگەڕن و بگەڕێنەوە بۆ شێوازی تەقلیدەکەی خۆیان چاوەڕێ ئەوە لە مناڵەکەن منداڵیش ئێمە تەکنۆلۆژیایەکی بەهێزمان سۆدە بەردەستیان
پیانەڵین فێری ئینگلیزی بن فێری ئەم جۆرە ژیانە بن ئەوان دوورەکەون و لە کەلتوری ئێمە کەلتورێکی گشتی وەرەگرن لەبەرەوە بەردەوام ئەو منافەسەی لە نێوان کە پێوتێت ململانی نەوەکان لە نێوان نەوەکان ڕۆیات دایک و باوک پێویستە کات ئاگیان لە مناڵەکانیشان بێنای بڕۆنە ژیانی مناڵەکانیشانەوە بۆ ئەوەی بیان خەنە ژیانی خۆیانەوە مەسەلەن زۆر جار دایک و باوکی گەنجی ئێمە بۆ نمونەکە گەورە بن بەلایەن و ئاسایی نییە گەل لەگە مناڵەکانیانە یاریکی پلیسێشنکەن ینی بڕۆنە ژیانی ئانەوە گوێ لە گۆرانیەک بگن کەوان حەزیانێتی بەڵای ئمە فشارەکەنە سەریان کە بێن گوێ لە گۆرانەیەک بگرن کە ئێمە حەزمانلێتی بچین بۆ سەیرانگایی کە ئێمە پێمان خۆشە ینی ئەم گۆڕانکاری حتمیە هەر ڕۆیا لە کوردستانە پێمان خۆش بێ پێمان خۆش دەبێ بەڵام باشەکە لەوایە کە ئەگەر وشاریمان هەبێت سەبەر بە گۆڕانکاریەکە ئەتوانین گۆڕانکاریەکە بە ئاراستەیەکا دابنین کە هەم کللتوری کوردیش بمێنێتەوە هەموو ئەو سیفەتانێشی کە جەنابەت باسەکەوت پانەمە سیفاتێکی باشن لە کۆمەڵگەی کوردیا جۆرێک بوو لە پێکەوە ژیان بمێنێتەوە لەگەڵی شیام منداڵەکانمان دەستیان بە دوورنانی دوانەکەون لە پێشکەوتن کە لە کۆمەڵگای باشە دکتۆر کەواتە ئەم هۆشیاریە تا چەند پێویستەکە بەرینە ناوەندەکانی خوێندنەوە لە باخچی ساوایان و مناڵێک تازە بۆتە ئەمری واقع بەدەست هەمومانەوەیە بەدەست مناڵەوەیە بەدەست گەنجەوەیە بەدەست پیرەوەیە مناڵێک فێر بکرێت کە چۆن بە شێوازێکی دروست ئەم مۆبایلی بەردەستیان ئایپادی بەردەستی بەکاربێنێت هەتا دوا خۆناکە خۆناقی زانکۆیە پەیوەندی تەکنەلۆژیا بە زانستی کۆمەڵناسیەوە لە دوا خۆناغا گرنگی چییە و خوێندنیەمە چۆنە طبعا بابەتێکەیە بەشێگەی لە کۆمەڵناسی نای کۆمەڵناسی تەکنۆلۆژیایە سۆسیۆلۆژی ئۆف تەکنۆلۆژی کە باسی کاریگەری تەکنۆلۆژیاکە لەسەر کۆمەڵگا تەکنۆلۆژیا ئەنی سۆشال میدیایەکێکە لە کاریگەریەکانی بەڵام شتی تریژەیەکە تەکنۆلۆژیام کاریگەری دووسەکە بۆ نمونە هاتوچۆ سیارە مەسەلەن هەموو ئەمانە کاریگەری هەیە لەسەر ژیان بەڵام ئەوەی کە دەنابتەڵی زۆر ڕاستە ئەنی بەشێک لە ئەگەر ئێمە سۆشال میدیا بەشێکی زۆر بێ لە ژیانمان پێویستەکە زۆر تەرکیزمان لەسەری بێت ئەو قسانی کە ئێستا ئێمە یکەین ینی گۆڕانکارێکی زۆر لە ژیانی مناڵا دروستەکات کەوا بێ مناڵ وشیاری هەبێ بۆی پێویستەکە وانە لە باخچەکانەوە لە قوتابخانەکانەوە لە زانکۆ لە دوانەوەندیە بخوێنرێت سەبارەت بە وشیاری تەکنۆلۆژیا ئێمە تەنها تەرکیزمان لەسەر باپەتە خراپەکانی تەکنۆلۆژیایە بەڵام تەکنۆلۆژیا ئەکرێت زۆر بە سوودیش بێت بەڵام مشکلی تەکنۆلۆژیاوەیە کە قاڵبی کۆمەڵایەتی وەرەگرێت هەنی هەر تیکتۆک قاڵبی ئەو کۆمەلگا وەرەگرێت کە ئێمە چاومان لەسەرێتی ئێستا تیکتۆک لە کوردستانە دوو جۆر بابەت هەیە زۆر بڵاوەتیایە ئەو بابەتانی کە زۆر ئینتەرتەینمێنتن ینی قسەی خۆش و فشقیات و مەسەلەن نوکتەی سەریع و شتی زۆر سەریعوانەیە کە خەڵک حەزەکە لە بەریبی خەڵک بێتاقە دەگوێلیەتی یان وتاری ئاینیە وتاری ئاینی ئێستا زۆر بە سەریعی بڵاو ئەبێتەوە کە هەردووکیە و بۆشاییە کە لە ژیانی ئێمە هەیە بەڵام هەر ئەکرێ لە تیکتۆکە باسی دروستکردنی بەهاکان و دروستکردنی سکیڵ و مەهارەی کۆمەڵایەتی تایە کە بۆ نمونە لە هەندێک وڵاتە تەرکیزەکە لەسەر ئەمەیە فێربوونی فیلمی باش و سلوکی ڕۆژانە بەڵام لە وڵاتی ئێمە قاڵبی ئەوە وەرەگرێت کە نەقسیە ئەمانتیایە بەڵام پەیوەندی بە چیەوە هەیە دکتۆر بۆچی لە وڵاتی ئێمە بەم شێوازە بەکارهێنرێ ئەو بابەتانەی کە ڕەنگە زۆر کات بێتەوە کارێک تەنانەت بۆ تێکچوونی شیرازەی خێزانەکانیش زۆرتر ئەو بابەتانەیە بەرچاو بەڕای من دووشتە یەکەمیانەوەیە کە دۆخە کۆمەڵایەتیەکە ئێمە دۆخێکی قورسە بە تایبەتی لەم چەند ساڵی ئاخیرا ژیانی خەڵک قورس بوو هەم لە قەیرانی دارایی هەم لە بوونی شەڕ هەم لە نائومێدی هەم لە نامۆبوونی کۆمەڵایەتی کە زۆر ڕیاوە خەڵک بە دوای دەرچەیەک ئاگەڕێ بۆ بەتاڵکردنەوە بۆ ئینتەرتەینمنت بۆی خۆشیێکی پێ بگا لەبەرەوەشە کە لە ئەو جۆرە کۆمیدیایی کە لە سۆشال میدیا هەیە کۆمیدیایەکی زۆر سادە و ینی زۆر سادەن قسەیەکی زۆر سادەی ئاساییە کۆمیدیایەکیە کە بۆ نمونە کاتی خۆی لە بەرنامە هەبووە لەو جۆرە کۆمیدیانە کۆمیدیایەکی سەریع و خێرایە خەڵک زیاتر حەزی بەمانەیە بەتاڵ بێتۆتیایە دوم شتیش وشیاریمان نییە و پێمان وایە کە تەنها سۆشال میدیا تەنها بۆ ئینتەرتەینمنتە پێمان وایە ئینتەرنێت تەنها بۆ بەتاڵکردنەوەیە نازانین کە لەگەڵیشە دنیایەک ڕێگە هەیە بۆ پەیوەندی دروستکردن لەگەڵ دەرەوەیە دنیای ڕێگە هەیە بۆ کارکردن بۆ ئیشکردن بۆ دۆزینەوەی کاری ئەمە پەیوەندی بۆ هەیە کاتە دکتۆر بەر لە بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیا و سۆشیال میدیای ئێمە زانیاری تاوانمان نەبوو لەسەر شێوازی بەکارهێنانی بۆیە بەم شێوازە ئێستا ئێمە بیری لە یەکەینەوە بەکارهێنین خۆی هەموو شتێکی تازە کە دێتە کۆمەڵگاوە پێویستە کات کە یان ئەبێ پێشووتر ئامادەکاری بۆ بکەی یان ئەبێت ڕاستەخۆ بڕاتە ناو کۆمەڵگاوە دوایی وردە قاڵب وەرەگرێت هەموو شتێکی تازە وا هەیە اینجا و کۆمەڵگانی ئەگەر زووتر ینی مەسەلەن حکومەتەکەت بەهێز بێت کۆمەڵگاکەت بەهێز بێ وشیار بێ قوتابخانەکان وشیار بن پێشەوەی گۆڕانکارێکە ڕووبات کۆمەڵگای بۆ ئامادەکات
لا نسلبیەکان کەمەکاتەوە بەڵام ئەگەر وشاریمان نەبێت بەوە تۆ هەموو کەس سۆشیال میدیا بەکارێنێ دوای 10 ساڵ دوای 15 ساڵ اینجا دین ڕێسا و یاسا دانین بۆی مناڵ چۆن بەکاری بێنێ کۆمەلگا چۆن بەکاری بێنێت ئەگەر ئێمە پێش گۆڕانکاریەکە نەکەوین گۆڕانکارێکە خۆی وردە قاڵب وەرەگرێت اینجا ئێستا خەریکە بۆ ئاراستەیە ڕوات هەموو سۆشیال میدیا لەگەڵەوەشا کە خەڵک وشاری بۆ پیا بێت خۆی دیاردەیە گەیناوی دیاردەی سلیبرتی کەڵچەر ینی دیاردەی بەناوبانگ بوون ئەم دیاردە دوای تەلەڤیزیۆن دروست بووە بەڵام لەگەڵ سۆشیال میدیا زۆر بەهێز بووە هەموو کەسایەتیەک هەموو شخصێتێک لە سۆشیال میدیا ئەوێت بەناوبانگ بێ بەناوبانگ بوون پێوەرە باشەکەیەکە لە ناو سۆشیال میدیا هەیە کە تۆ بەناوبانگ بووی گرنگ نییە بۆچی بەناوبانگ بووی ناوبانگەکەت ئەتوانێت بتگێنێ بە هەنێ پێگە کە پێشووتر نەتوانێت پێت بگەێنی ئێستا ئێمە خۆمانی بینین ئەوانەی کە لە سۆشیال میدیایە بەناوبانگە من دوایی خۆیان هەڵبژێرن بۆ پەرلەمان دوایی داوای ئەچنە بەنامە تەلەڤیزیۆنەکانەوە قسەکەن ئەڕۆن ئەبن بە ڕاوێژکار بۆ خەڵک ئەبن بە ئامۆژگاریکاری خەڵک ئێمە لە وەردەکاری مناڵەکانمان کە خۆشی ڕەنگە لە بیریشمانەچێتەوە بۆچی بەناوبانگ بوون بووی مهمەیە کە بەناوبانگ بوون ئەمە دیاردێکی تازەیە جاگەریمە وشاریمان هەبێ بەوەی کە بزانێکین هەر کەسێک بەناوبانگ بوو مانایەوە نییە کە بەهای باشی پێەیە هەر کەسێک بەناوبانگ بوو مانایەوە نییە کە ئەتوانێت قسە بکات یا کە قسەشی کرد نابێ گوێی لێ بگیرێت توریەکێک لەوانی کە بەداخەوە ئەمە ئاڵێم ئەمە نمونەیەکی بچووکە لەوەی کە باسیەکەی بەڕێزت بەیانی سەعات 6 لای کروتەوە 24,000 کورد تاکی کورد لە هەموو جیهانە سەیری لایڤەکەیەکە خۆشییانێت ئەڵێ بەڕاستی کەسێکی ڕۆشنبیرن خۆشی هیچی پێ نییە هیچ نازانێت لەبەرەوەی کە بۆشایەکمان ئەڵێ بەڕاستی کەسێکی ڕۆشنبیر سەعات 6 بەیانی 24,000 کورد سەیری ئەوە بکە بەڵێ اینجا ئێمە گلەیی ژەبێت لە خەڵک بکەین ڕەنگە خۆمانین ئەو کەسانە لەبەروی خۆمان بۆشایەکمان هەیە نازانین بە چی پڕیکەینەوە عادەتەن سۆشیال میدیا یەکێک لە خراپەکانیەوەیە کە زمانی سادە زمانێکی سادە و خێرا بڵاوەکاتەوە خەڵک ئامادە نییە بۆ نونەچە هەر لە یوتیوبە بە کوردی برۆدکاست هەیە برۆدکاست وانە دوو کەس دانیشن بۆ نمونە 2 ساعت قسە لەسەر بابەتێکەکەن هەر لەسەر بابەتی ئێمە 2 ساعت قسە ئەکەن بەڵام خەڵک گوێ ناگرێت 2 ساعت قسەکردن دێت ئەم گفتوگۆیی من و تۆ کلیپێکی یەکسانەی دووسانەی وەرەگرێت گوێ لەوەگرێت ئەمە خێرایە ئەجا تۆ گەر بە خێرایی شت وەرگری خۆڵ نابێتەوە تیاتە یعنی گەر بە خێرایی پندێک وەرگری بە خێرایی گوێ لە ڤیددیۆیەک بری ئەمە بە سەحی لە شخصیاتە دەرەکەوێت شخصیاتێکی کەسایەتێکی ڕووکەش بۆ دروستەکە خۆڵ نابێتەوە تیاتە بەڵام پێشووتر ئەگە تۆ بۆ منە خوێندنەوە بۆچی گرنگ بوو لەبەرەوەی کەسێک 2 ساعتی ڕۆژەکەی خەریکی خوێندنەوەی کتێبێکە بوو قوڵە بۆ تایە بەڵام ئێستا بە سەحی ڕۆیە جەمە دیاردێکی تازەیە ئەم دیاردەیە من ناتوانین بیوەسێنین بەڵام ئەمێ چی بکەین لە پەنای ئەم دیاردەیە محاولە بکەین کە دیوە باشەکەی سۆشیال میدیا دەرخین جەگلیەکیش لەسەر ئەو کەسانە هەیە کە قسەی باشیان پێوەکو تۆ باست کرد ینی ڕۆشنبیرن خەڵکانێکی باشن دوورکەوتنەوە سۆشیال میدیا خۆیان دەرناخن لە سۆشیال میدیایە لەبەرەوەی یەکەم شت ترسێکگەی لە جۆری کەسایەتیان لەبەرەوەی سۆشیال میدیا هیچ پەردەیەکی نییە و ئازار بۆ کەسانەیە گەێنەی کە قسێکی جدیان هەیە بەڵام جۆرێکیش لە نامبوون ڕوویاوە لە کۆمەلگایکە خەڵک خۆی بە ساحبی کۆمەلگاکە نازانێت پێی وایە بە کۆمەلگاکە ببەخشی بە حکوومەت بیبەخشی بە ئەو کەسی کە دەسەڵاتیە بەڵام کۆمەلگای خەڵکە هینی ڕۆشنبیرەکانی هینی مامۆساکانێتی هینی مامۆسای ئاینەکانێتی هینی وەرزشوانەکانێتی پێشکەشکاری بەرنامەکانێت ینی دەسەڵات دێت و ئەڕوا بەس کۆمەلگاکە لە جێی خۆیاتی بێ خەمی مناڵەکان باشە تو ئەکرێ بڵین لە خاڵێکی مەترسی دارین ئێستا ئێمە وەکو تاکی کورد گەشتونێتە ئەو خاڵی کە پێویستمان بە گەڕانەوە هەیە پێویستمان بە هەنگاوێک هاتنە دواوە هەیە بۆی کە مێزی نان خواردنەکەمان کۆمان کاتەوە بۆی کە شاشەی تەلەڤیزیۆنەکەمان کۆمان کاتەوە بەڵای من بڕوان بەوە هەیە کە داتوانین بگەڕێنە دواوە ئەنی حتمێتە ئەنی ژیانگیری حتمێتە ڕوئەیات بەڵام گرنگەکەی لەوایە کە تۆ کۆمەڵێک بەها هەیە کە لە بەهای لە کۆمەڵگای کوردیان بەهانەیە توانین بەهیانە بە دیجیتەڵایز کەیت ینی چی بکەیت بیکەیتە ناو سۆشیال میدیاوە بۆ نمونە ئەگەر ئێمە لە ژیانی کۆمەڵایەتیمانە ڕێزی قسەی کەسی گەورە بگرین پێمان وابێت ئەمە ڕێزگرنە باشە لە ناو سۆشیال میدیایش ئەمە بکەین کە کەسێک گەورەتر بێت لە تەمەنی گەورەتر بێت بۆ نمونەیان کەسایەتی گەورەتر بێت بخۆمان ڕانەبینین کۆمنتێکی خراپی بۆ دابنین بەڵام ئێمە سۆشیال میدیا وێنەیەکی تری پیشان ناوین هەرو کەسانی کە لە ژیانی ڕاستەقینە ئینسانێکی محتەرەم و بەڕێز و ئەوانن لە ناو سۆشیال میدیا شخصیاتێکی تر پێمان پیشانێن بەڵام ئەمە دڵنیاییەوە فترەیەکی تر ئەمە بوا نامێنێت چونکە وردەوە دەخەریکە یاسا دێتە ئاراوە یاسایەک بۆ کۆنترۆڵکردنی سۆشیال میدیا ئەو کاتە تۆ ئەو شخصیاتیە ئەڤەتارەی کە هەتە ئەو شخصیاتە دیجیتاڵی کە هەتە
وێنەیەکی ڕاستەقینەی شخصیاتە ڕاستەقینەکە دڕۆیات ئەو کاتی کە من لێرە قسە ئەکەم ئەبێ لە سوۆشال میدیا شەوا قسە بکەم ئەگەر لە سوۆشال میدیا قسێکم کرد پێویستەکە لەسرم بکەوێت و شوێنێکی بێ لێ پرسینەوە لەگەڵا بکە ئەگەر تۆ ئازار بە کەسێک بگەێنی پێویستەکە کەسێک شوێنێکی بێ لێ پرسینەوە لەگەڵا بکە وەکو چۆن لە ژیانی ڕاستەقینەیە تۆ ناتوانانی بەرامبەر هەموو کەسێک قسە بکەی پێویستەکە لە ژیانی ئەو تەمان پێویستی بە هۆشیاری هەیە لەگەڵ پێویستی بە یاسا هەیە ڕێکی خات زۆر باشە کاتە دکتۆر بە شێوازێکی گشتی ئێمە چۆن بتوانین لەبری ئەوەی سۆشیال میدیا و تەکنەلۆژیا بۆ ئەم لایەنە نەرێنیانە بەکاربێنین توانین سوودی لێوەرگرین بۆ ئەم بابەتە پێویستمان بچێت چەندە گرنگە ئێمە لە تەمەنێکی مناڵیەوە کار لەسەر مناڵەکانمان بکەین بۆ ئەم بابەتە بۆ ئەوی لە دوجارە ڕەنگە ئەگەرچی ئێستا هەندێک بابەت هەبوو ببێتەوە کارێک بۆ تێکچوونی خێزان و شیرازەی خێزان و پەردبوونی خێزان ئێمە لێستاوە کار لەگەڵ مناڵەکانمانە بکەین کە هیچ نەبێ ئەوان کە گەورە بوون خێزانەکانیان بۆ شێوازە نەبێ تاوان من بەڕای من خێزان شیرازی تێک ناچی ئەگەر ئامادەیی نەبێ بۆ تێکچوون ینی سوۆشال میدیا ناتوانێت خێزانی کوردی تێک بە ئەگەر ئامادەیی نەبێت بۆ تێکچوون ئەگە کۆمەڵگاکەمان من بڕۆم وایە پێوەرەکان گۆڕانکاری تیاتوە لەبەرەوە خێزان ئەو پیرۆزی و بەهایی کە پێشووتر هەیبووە بەو شێوازە نەماوە لە کاتێکە ئێستا هەر کۆمەلگای کوردی پاڵپشتی لە خێزانەکات لە ڕووی ئاسایی و ئاینی و دەرونی و کۆمەڵاتی و پاڵپشتیەکات بەڵام ئەو جۆرە لە پاڵپشتی نەبووە کە پێشووتر هەیبووە بەڵام پێویستەکات ئەگە سوۆشال میدیا ئەگە تەکنەلۆژیا شتێکی تازە بێت و لە ناو خۆشیە حەلی هەبێت پێویستەکە خەڵک دایک و باوک یان کەس و کار بن و شیار بن لەبەی بەکاری بێنن بۆ منە ڕیستریکشن هەیە بۆ ئەوەی چه جۆرە ڤیدۆیەک چه جۆرە ئەوەیەک ناڵ سەیریکە بۆ نمونە چەند سەعات سەیری بکات دوایەوە ئەگەر ئێمە ڕێبەی مناڵەکانمان سوۆشال میدیا بەکاربێنێ ئەبێ ئێمە خۆشمانک و دایک و باوک لەگەڵ یانە هاوبەش بین بۆ من لەگەڵ پێکەوە سوۆشال میدیاکە بەکاربێنین بۆی منداڵ هەز بکات کە دایک و باوکی لە ناو دنیا دیجیتاڵەکەشە لەگەڵایەتی ئێستا مشکلەکە لەوایە منداڵ هەستەکە دایک و باوکی لە دنیای ڕاستەقینای هەن لە دنیای مەجازیە وجودیان نییە لەبەرەوە لە یوتیوبێک بۆ خۆی دانێت کەناڵێک بۆ خۆی دانێت ناوەکەی خۆشیە گۆڕێت زۆر ئازادانش قسەکە دایک و باوکی وجودیان نییە لەگەڵ ینی ئەو سەرپەرشتیاری کە لە ژیانی ڕاستەقینا هەیە لە ژیانی دیجیتاڵیان نییە کەواتە ئێمە پێویستەکات وەکو دایک و باوکەگەر مەجبورین مناڵەکانمان فێری سوۆشال میدیا بن ئەبێت لەگەڵی شانابین لە سوۆشال میدیایە چاودێریان بکەین بەشێک بین ئێمە مەجبورین کە مناڵەکانمان بۆ نمونە خەریکی سوۆشال میدیا و تەکنەلۆژیا بن ینی تۆ لەگەڵ ئەوەی کە بڵێ ئەبێ مناڵ تەکنەلۆژیا بەکاربێنێ سوۆشال میدیا بەکاربێنەوەتە لەگەڵ بەرەو پێشچوونەکانی سەردەما بێ مناڵ من لەگەڵ وام کە ئەبێت ئاگادار بن بەس پێویست بێت ڕێستریکشن هەیە هەنی پێویستی هەر چۆن لە ژیانی ڕاستەقینەیە ئەگەر مناڵەکەت ئاگاد لی نەبێت ئەو سلوکانە فێرە بێت کە تۆ چاودێری ناکەی لە دەرەوە بێت لە تەلەڤیزیۆنە بێت لە ناو هاوڕەکانە بێت پێویستە بە چاودێری هەیە بەڵام تۆ ناتوانین مناڵ ڕێگری لەکەی نەچێتە دەرەوە سوۆشال میدیاش ئەو حتمێتەیە کە ئەبێ هەر فێر بن مناڵ بەڵام پێویستەکە بە چاودێریەوە فێر بێت ئەگەر چاودێری لەگەڵا بێت تۆ توانیت ئەو بەهانەی کە خۆت ئەتەوێت لە مناڵەکەدا بچەسپێنێ لەگەڵ یابی چەسپێنیت بەس من بڕوان بەوە هەیە کە ڕێگری ناکرێت لە بەکارهێنانی نەک سوۆشال میدیا دیجیتال ئەنی دیجیتەلایز کراوە ژیانی ڕاستەقینەی ئێمە ناتوانین ڕێگری لەوە بکەین بەڕاستی باشە دکتۆر بۆ هەر بڵین مناڵ بۆ هەموو بەرنامەکانمان تەکنەلۆژیەکان بڵین مناڵەکە وای کرد ئاگامان لە مناڵەکە بێت ئەی بۆ ئاگاشمان تۆسە لە گەورەکان نەبێت کە گەورەکانن لایڤەکەنەوە و هەر گەورەکانیشن کە بینەری ئەم لایڤانن گەورەکانن کە خەریکی تیکتۆکن و گەورەکانیشن کە بینەری ئەم تیکتۆکچیانن کە بەشی زۆر نەشاز بڵاوەڵێنەوە خۆی بۆچی زۆرتە گەیشتنە سەر مناڵە لەبەرەوەی ئێمە لە هەردوو دنیاکەمان بینیوە ینی گەورەکان مەسەلەن فترێکی زەمەنی بەبێ دنیای دیجیتەڵاز ژیاوین ئێستا کەوتونێتە ناو دنیای دیجیتەلایزەوە بەس بۆ منداڵوانیە منداڵێکی ئێستا گەورەیە بێت ژیانی پێش دیجیتەلایز بوونی نەبینیوە نازانێت چۆنە لەبەرەوە پێی وایە کە ڕاستی بریتە لە ناو سوۆشال میدیا و پێی وایە ئەوەی لە کەناڵەکە و دەرەکەوێت لە شاشە ڕەشەکەی و دەرەکەی و بریتە لە ڕاستی جا ئەمە کێشەکە لەوایە ئەگەر ئێمە پێمان وابێ مناڵ هەموو شتێک لە ناو مۆبایلەکە ئابینێ دەبێت دووشت بکەین یان هوشیاری زیاد بکەین کە چاوی لەسەر مۆبایلەکە هەڵگرێت یان ئەبێت لە ناو مۆبایلەکەیە دنیایکی ڕاستەقینی بۆ دروستکەین ئەم دووشتە بکەین لەبەرەوەی زیاتر تەرکیزم لەسەر مناڵ لەبەرەوەی مناڵ تەرکیزەکەی لەسەر سەگانی بەڕێزنەوە مەبەستم بەعام بەڵێ بە دڵنیایەوە زیاتر چاومانە سەر مناڵە بەڵام ئەکرێ بڵین کاتی ئەوە شاتوە مناڵەکان واز دێبنی مناڵەکان بەرێن خەریکی یاریکردنی خۆیان بن بەڵام پێویستە گەورەکان بگرینەوە گەورەکان پێویستە کات یەکەم شت گوشاری گرنگە دوم شت یاسا گرنگە ینی ئەگەر چۆن لە ژیانی ڕاستەقینەیە ئەگەر خەڵێک تەشیر کات
قبول کراو نییە پێویستەکە لە دنیای مەجازیشە ئەوانەی کە تاشیر دەکەن تاشیرە و گاڵتە و جنی و ئەوانە ئەیەن قبول کراو نەبێت جاگەر مدعی عام لەسەریان بۆسێت ئەگە خەڵکی ئاسایی لەسەریان بۆسێت باشە دکتۆر دنیای دیجیتاڵی و تەکنەلۆژیا بە تەنها بۆ کۆمەلگای ئێمە بەم شێوازە بەکارەیەت یاخود لە کۆمەلگا پێشکەوتەکانی شەوامان شێوازە طبعا لە هەموو شوێنێکا وایە لە هەموو شوێنێکا وایە بەڵام وتم قاڵبی کۆمەڵایەتێکە وەرەگرێت ئێستا ئەکرێ هەنێ سلوکی ئێمە هەمانە سلوکە بێک کەسێک لە پاکستانێکە کەسێک لە یابانێکە کەسێک لە کەنەدایکە دەبەرەوەی بە دیجیتەلایز بووین لە ڕێگەی بەجیانی بوونەوە بۆ هەمان ئەگۆر بەڵام قاڵبی کۆمەڵایەتی وەرەگرێت قەڵبی کۆمەڵایەتی واتە چی واتە بۆ نمونە لە یابان ئەگەر تەرکیزی مناڵ لەسەرەوە بێت زوو فێری ئیشێک بێت مەهارێکی تازە بێت بۆی جێگەی بێتەوە لە کۆمەلگایە مۆبایلەکانیان پڕە بێ لەم شتانە سوشال میدیاکان پڕە بێ لەم شتانە بەڵام ئەگەر لەگەڵ کۆمەلگای ئێمەیە ئەگەر کەسێک قسە خۆش بێت و تعلیق باز بێت جێگەی زیاتری بێتەوە لە کۆمەلگا مۆبایلەکەت پڕە بێت لەو شتە چ شتێک کۆمەلگا تەرکیزەکاتە سەری ئەوە هەبێ ئەو شتە باوە ئێمە زۆر گلەیەکەی لەو کەسانەی کە تیکتۆچین و ئەوشتانە بەڵام کۆچاوی کۆمەلگا لەسەرم کەسانەیە بەڵام لە هەمان کاتی شاخۆ لە تیکتۆکا و لە یوتیوب و لە فەیسبووکە خەڵکی خوێنەواریش قسە ئاکات بە سەرکیزی کۆمەلگا لەسەری نییە لەبەرەوە سوشال میدیا قاڵبی کۆمەڵایەتی وەرەگرێ ئەگە کۆمەلگاکە لە دۆخێکی خەمبارە بێت خەڵک بە دوای شتێک ئاگەڕێ کە بەتاڵ بێتوتیایە ئەگەر کۆمەلگاکە لە دۆخێکی ئاراما بێت بە دوای دروستکردنی کەسایەتیا بگەڕێک گوێ لەو کەسانەیە گرێت کە خەریکە و ئیشە بن لەبەرەوەی ئێمە پێویستە کات هەم ڕۆشنبیرەکانمان هەم کەناڵەکانمان بە جدی ئیش لەسەر ئەو کارە بکەن و بۆکو جەناب وتت ئەم خاڵە خاڵێکی گرنگە خاڵێک نییە کە تێفەڕ بێت ووە بەسەرمانە بڕوات دکتۆر ئەکی میدیا چیە لەم نێوەندەیە ئەکرێت بڵێن میدیا شتێکەڵی ئەو ناو ئەو فەزایی سۆشیال میدیا بووە کەسێکە هێنن بۆ کۆکردنەوەی لایک و کۆمنت و ڤیو ئەم کەسە بە تەواوەتی کەسایەتی تێکەشکێنن بەڵێ بەداخەوە چکە میدیا بە تایبەتی بەشێک لە میدیای سێ بۆ بە میدیای دیجیتاڵی هەنی کەناڵیان نییە و کورسات میدیا دیجیتاڵیان هەیە ئەوان کار لەسەرەوەکەن چۆن سەرنجی خەڵک ڕاکێشن جا سەرنجی خەڵک بە چی ڕاکێشێ بەوەی کە خەڵک تهدیدێکاکە چییە کۆ لە ڕاستیە نابێت میدیا وابێت دەبێت میدیا لە پێش خەڵکەوە بێت مەفروزە میدیاگە دەسەڵاتە ئەبێت خەڵک هەڵسێنێتەوە تەرکیزی خەڵک ڕاکێشێ بۆ شوێنێک کە ئەوان تەرکیزیان لەسەری نییە بۆ نییە کە لە کورسات دانیشتون کورسات بە دڵنیاییەکێک لەو کەناڵانەی کە نەچۆتە ناو ئاستەوە بەردەوام تەرکیزی خەڵکی ڕاکێشەوە بۆ خاڵێکی گرنگ بەڵام هەندێک لە میدیاکان بە دوای ئەو شتا ئەگەڕێن کە تەرکیزی لەسەرە بۆ من ئەگەر ئێستا کەسێک قسەیەکی خۆش بکات و بۆ ناو خەڵکا و قسە باو بێت ئەوانە چەند سێ سعادی کەناڵەکان لەگەڵ ئەو کەساون بۆ لە بەرەوەی تەرکیزی خەڵک لەسەر ئەو کەسەیە ئەوان بەو شێوازە سەرنجی خەڵک ڕاگەشتن کە لە کاتێکا مەفروز نییە واهی بێت لە بەرەوە مەسئولیاتیش لەسەر ئەوان هەیە ئەو مەسئولیاتە بە دڵنیایی و بە خراپی بەکار هاتووە و یەکێ لە خراپەکانی ئەوەیە کە لە چاوی خەڵکەوە ئەم شتە ڕاستە بۆ نمونە گەنجێکی 15 ساڵ کە هێشتا خەریکی دروستکردنی کەسایەتی خۆیەتی ئەگەر کەناڵێکی تەلەڤیزیۆنی ببینێت بڕوا مقابلەی چاپێکەوتنی ئەو کەسانە بکات کە ئێمە پێمان وایە خراپن ئەوڵێت ئەها و تەلەڤیزیۆنە مقابلە و کەسەکە کابێم کەسە ڕاستە ئەو سلوکەیەکە ڕاستە ئەو مامۆستا ئاینی کە لەگەڵەوە شای توندە کە ئەو تەلەڤیزیۆنە مقابلەیەکە کابێ ڕاستە لە تەسەووری ئەوە ڕاستە بەڵام ئەگەر ئەوان ئیتیمام نێن بەو کەسانە تەرکیزی کۆمەلگا نەخەنە سەر ئەو کەسانە ئەو گەنجش کە خەریکی خۆدۆزینەوەی تەرکیزەکەتە سەر شتێک کە شخصیاتێکی دروستی بۆ دروستکات زۆر باشە دکتۆر بێگومان هیچ کاتێک درەنگ نییە بۆ ئەوەی کە ئێمە لە ئەگەر بابەتێکە هەڵەمان کرد بە خود بە شێوازێکی ئەرێنی ئەو بابەتەمان بەکار نەهێنا بێ بگەڕینەوە سەر لایەنە ئەرێنەکەی بەڕای تۆ چ شتێک لە ئێستاە بۆ خێزانی کوردی گرنگە کە ئێمە وا لێ بکات تەکنەلۆژیا و سۆشیال میدیا بە شێوازێکی گشتی سوودی لێوەرگرین بۆ لایەنە ئەرێنەکەی بەڵای من پێویستەکە خێزانەکان سۆشیال میدیا بە هەند وەرگرن بە شتێکی ئینتەرتەینمنت و خۆشی و ئەوانە وەری نەگرن پیان وانە بێت ئەگەر مناڵەکانیان لە ناو مۆبایلەکانیان یا خۆیان لە ناو مۆبایلەکانیا ئەم ئەپلیکیشنانە هەبێت شتێکە تەنها بۆ خۆشی و بەکات بەسەربردنە بەڵکو تەسیل لەسەر کەسایەتیانەکات کاریگەری لەسەر کەسایەتیان دروستەکات وە زۆر بە گرنگیەوە سێری ئەوە بکەن کە بەرمونێکە لەو تەسیرانە دروستێکە ئەوەیە کە جیاوازی لە نێوان ڕاستی و ناڕاستیان ناکەن فاکت ئەن فەیک ینی ئەو ڕاستی ناڕاستی لە یەک جیا ناکەنەوە لەبەرەوەی ئیخباری خێرات پێڵێت هەواڵی خێرات پێڵێت فریان ناکەی بە دوای ئەوە بگەڕێکەم هەواڵە بەدەست کەوتۆ ڕاستە یا ڕاز نییە ئەگەر تۆ بەردەوام ئاواهی ئاگات لە ئیخبار بێت
لە ژیانی ڕاستەقینەشتا هەر شتێک بە خێرایی پێدەگا پێ دوایە ڕاستە دەبەرەوە بە ئاسانی کۆنتترۆڵەکرین دەبەرەوە بە ئاسانی هەر کەسێک شتێکمان پێ بڵێت ئەگەر ئێمە ژیانمان بریتی بێ لەوەی کە 30 سانیە گوێ لە ئیخبارێک بگرین 2 سانێ گوێ لە ئامۆژگارێک برین کتێبێک لە جاتی بخوێنینەوە بچین 5 دقە سەری ڤیددیۆی بکەین لەسەری لەبەرەوە ژیانمانە بێ بە شتێکی سریع لەبەرەوە پێویستە کات کە ئێمە ئەو بەهانەی کە پێشووتر هەمان بووە دەستی پێوە بگرین بە تایبەتی دایک و باوک زۆر ئاگیانەوە بێ هەم بۆ خۆشیان وشاریان هەبێ هەم بۆ منداڵەکانیشە وشاریان هەبێکەوەی کە لە نەو مۆبایلەکانیانە هەیە تەسیر لەسەر کەسایەتی مناڵەکان دروستەکە ینی ژیانی ئۆنلاین تەسیر لەسەر ژیانی ئۆفلاینەکە ژیانی ڕاستەقینە ئەکات پێویستە کات بەعکسی شەو ئیشی لەسەر بکەین نەکەی پێمان وایە بەهای ڕاستەقینە هەیە لە ژیانی ئۆفلاینە دیجیتەڵایزیکی میخێنە ناو ژیانی مۆبایلەوە دەست خۆش بە دکتۆر گیان سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانمان دوومان کردی.